دووبارە سڵاوتان لێبێ. سبەینە کۆتاوادەی پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراکە. بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان ئەڵێت هەتا ئێستا 85 هاوڵاتیان فۆرمەکەیان پڕ کردوێتەوە و نەوزاد شێخ کامیل بە کورسات نیوزی و دوای ئەوەی سبەی وادەکەی تەواو بوو پڕکردنەوەی فۆرمەکە ئەبێت بە پارە لەبەر ئەوە داوا ئەکات زۆرترین کەس پێش ڕاگررتنی پرۆسەکە لە سبەینەیە فۆرمەکە پڕ بکاتەوە. وتیشی پارێزگای هەڵەبجە ئاستی پێوانەی تۆمار کردووە لە پڕکردنەوەی فۆرمەکە و کەمترین ڕێژەش لە پارێزگای دهۆکە. شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ژمارەیەکی پیاوانەی تۆمار کردو لە 1970 خەڵکەکەی فۆرمەکەی پڕ کردوێتەوە. شاری هەولێر لە 1986 پڕی کردوێتەوە. سلێمانی لە 1985 پڕی کردوێتەوە. دهۆک لە 1970 پڕی کردوێتەوە. بە معدەلی لە 1985 پڕی کردوێتەوە. ئەم ڕقەمە پێمان دەڵێ ئەگەر بەراورد دیکەن بە شارەکانی تر عێراق و ماوەیەکی زۆرتریشیان هەبوو نەیانتوانێت بۆ ژمارەیە بگەن. بەڵام ئێمە ئەمانوێت بەڕاستی یەک کەس ناهاو هەرێمی کوردستان نامێنێت کە فۆرمەکەی پڕ نەکردبێت، چونکە بڕینی بەشە خۆراک بۆ ئایلێ خێزانێک بۆ ئێمە نیگەرانیە و معەزەبین بەڕاستی حەزەکەین هەموو هاوڵاتیان کە پسڵی خۆراکیان هەیە ئەو فۆرمە پڕکەنەوە. بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە ئێستا پڕی نەکەنەوە ئیتر دوا مۆڵەتەوە یان بۆ جارێکی کە ناتوان ببن بەخاوەنی پسڵی خۆراک. ئێمە لە 25 مانگ لەسەر ئاستی عێراق هەمووی پرۆسەکە ڕدەگیرێ. دواتر لە مانگی نۆ خزمەتگوزارەکانی ئەو فۆرمە دەست پێ دەکات کە بریتە لە زیادبوونی مناڵ گواستنەوەی هەندێک کەس کە دەیانەوێت بگوێزرێتەوە لە شوێنە گەڕێکێکەوە بۆ گەڕێکیکە یان هەر بە هەر شێوەیە کە بیایە مامەڵە بە فۆرمەکەەوە بکەن ئەو خزمەتگوزارانە دەکرێتەوە. بەڵام ڕەنگە بەرامبەر بە بڕێک پارە بێت کە دەبێت ماستەرکارتی هەبێ و هاوڵاتی لە ماستەرکارتەکە پارەکەیدا دەشکێن کە 10,000 بۆ هەر خێزانێک بۆ داخڵ بوون و ئەوەیشی کە ئێستاوە لە دوای 25 داخلی دەکا دەبێت چاوەڕێ بکە مانگێک تا 2 مانگ تا بەشە خۆراکەی دەگەڕێتەوانێت، چونکە ئەوانەی کە ئێستا داخڵ بوون بەشە خۆراکیان بۆ هاتووە ئەوەیشی کە نەهاتووە ئەوە فۆرمەکەی پڕ نەکردەوە. بۆ مانگی بەشە خۆراکی حوتەم لەسەر فۆرمی لەسەر ئەو فۆرمە ئەلکترۆنیە خۆراک هاتووە. بۆیە لەوانەیە ژمارەیەک لە هاوڵاتیان کە دەچنە لای بریکارەکانیان خۆراک ئاردیان بۆ نەهاتی بێ لەبەرەوە فۆرمەکان پڕ نەکردێتەوە یا درەنگ پڕیان کردەوە لە قایلە و قایمەدانی، بەڵام لە ئایندەیە بۆیان دێ، بەڵام هاوڵاتی ناتوانێت داوای ئەو قەرەبوویش کاتەوانێ لەبەرەوەی خۆی بەرپرسە خۆی پڕی نەکردێتەوە بۆ یەکا بۆی نەهاتوێتەوە. بەنسبەت مانگەکانی ئایندا ئێمە هەموو مانگی بریکار دەبوو هاتە یا بەڕێوەتی ڕێخستنی پسوڵی خۆراک یا بەڕێوەتی خۆراک دروستکراوی دانەوێڵە یا خۆراک لیستی هاوڵاتیانی وەرگرتایە. لەمە دووە لە ڕێ ئەپلیکیشنێکەوە لە واتسئاپ و لە تەلێگرام کەدایە بەزێنە لە ناو مۆبایلەکەیدا ئەو لیستی هاوڵاتیانەی بۆ دەچێتە لای ناو مۆبایلەکەی هەمان شت ئەو خۆراکانەی کە دابەشەکرێن دێن بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی کە فۆرمەکەی پڕکردەوە دەڵێ لەم مانگەدا ئەم بەشە خۆراکانت بۆ هاتۆ بچۆ وەریگرە. بۆی هەر هاوڵاتیەک ئەگەر لە ماوەی 2 مانگدا بەردەوام نەچێ خۆراکەی وەربگیرێ یا بێ بەڕچونگە بێ هەموو مانگی خۆی بچێ وەریگرێ ئەوکەی شکال لای بریکارەکە ئەمجا لەسەر بریکارەکە نامێنێ. ئەگەر 2 مانگ ئەو ناوە بەبێ ئۆکەی گەڕایەوە بۆ لای بریکارش ناچارە دوای 2 مانگ بێ بگەڕێنەوە بۆ کۆگا دواتر ئەو کاتە ئەگەر بەردەوام بێت بەشە خۆراکەی ڕدەگیری هەتا ئەو کاتەی دەچێت و وەری دەگرێت. لەسەر داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی 3 پرۆژەی خزمەتگوزاری لە سلێمانی ئەنجامەدرێت. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری هەرێم ئەڵێت 3 پرۆژەی خزمەتگوزاری لە بواری ئاو و شارەوانیا لە پارێزگای سلێمانی جێبەجێ ئەکرێت و فەرمانی وەزاریش بۆ ئەنجامدانیان دەرچووە. وەزارەتەکە باسی ئەوەشی کردووەکە 100% داهاتی سەرۆکایەتی شارەوانی و 170 داهاتی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بۆ ئەنجامدانی ئەو پرۆژانە تەرخانەکرێت. پرۆژەکان بریتین لە ڕاکێشانی تۆڕی ئاو بۆ جیاکەرەوەکانی 59 60 کەرتی 2 قڕگە و ڕاکێشانی بۆری ئاو لا گەڕەکی ڕاپەڕین و هەروەها کۆنکرێتکردن و ڕاکێشانی کربستۆن بۆ تۆڕی شەقامی جیاکەرەوەی نۆکانی سەوچلی قڕگەی بەردەم وێستگەی ئاوی قڕگە لا گەڕەکی ماردی. پێشبینیەکرێت لە وەرزی کشت و کاڵی 2025-2026 بەرهەمهێنانی لۆکە لەسەر ئاستی جیهان بۆ 59.2
5 ملیۆن تۆن و خواست بۆ 25.6 ملیۆن تۆن بەرز ببێتەوە. بە گوێرەی پێشبینیەکانی لیژنەی ڕاوێژکاری نێودەوڵەتی لۆکە ICAC قەباری بازرگانی لۆکە لەم ساڵا گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەران نایات و بۆ بەرهەمهێنانیش چین پێگەی خۆی وەک گەورەترین بەرهەمهێنەری جیهان بەجێگیری ئەهێڵێتەوە. چین تەنها گەورەترین بەرهەمهێنەر و گەورەترین هەناردەکار نییە، بەڵکو لەبەر ئەوەی کە خاوەنی گەورەترین کارگەکانی ڕستن و چنینە بۆ بەرهەمهێنان و هەناردەکردنی جلوبەرگ لە ڕیزبەندی یەکەمی جیهانایە، بۆ هاوردەی لۆکەش ڕیزبەندی یەکەمی بۆ خۆی داگیر کردووە. با باسی بازرگانی لۆکە بکەین لەسەر ئاستی جیهان، باسی گەورەترین بەرهەمهێنەران و گەورەترین هەناردەکاران و هاوردەکارانی شەکەین و ئەو شتە کە سەرنجڕاکێشە ئەوەیە کە هەرێمی کوردستانیش ئەم بەرهەمەی هەیە. دیارە دەستمان بۆ هەر بەرهەمێک گرتووە، هەر بەمەرجی ئەوەی کە خاک و ئاوهەواکەی کوردستان بگونجێت بۆ ئەو بەرهەمە و ئەو بەرهەمەتیایە بشێت، هەرێمی کوردستان هەیەی و ئەم فرەچەشنیە بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێشە. بۆیە دواتر لەگەڵ میوانێک باسی بەرهەمەکانی بەرهەمە کشت و کاڵیەکانی هەرێمی کوردستانەکەین. بەرهەمهێنانی لۆکە لەسەر ئاستی جیهان بەپێ ڕیزبەندی وڵاتانە بەم شێوەیە چین ساڵانە 6 ملیۆن و 900 هزار تۆن بەرهەمەهێنێت لە سەدا 27 بەرهەمهێنانی لۆکەی جیهان پشکی چینە. هندستان لە ڕیزبەندی دووەمایە ساڵانە 5 ملیۆن و 200 هزار تۆن بەرهەمەهێنێ لە سەدا 20 بەرهەمهێنانی جیهان لە هندستانە. بەرازیل لە ڕیزبەندی سێمایە بە بەرهەمهێنانی ساڵانە 3 ملیۆن و 700 هزار تۆن و لە سەدا 14 پشکی هەیە لە بەرهەمهێنانی لۆکە لەسەر ئاستی جیهان. ئەمریکا بە بەرهەمهێنانی ساڵانە 3.1 ملیۆن تۆن لە ڕیزبەندی چوارەمایە لە سەدا 12 ئەو لۆکەکە لەسەر ئاستی جیهان بەرهەم ئەهێنرێت هی ئەمریکایە. ئوسترالیاش لە ڕیزبەندی پێنجەمایە ساڵانە 1 ملیۆن و 200 هزار تۆن بەرهەمەهێنێت و لە سەدا 5 ئەو لۆکەیەکە لە جیهانە بەرهەم دێت هی ئوسترالیایە. ئەگەر بمانوێ باسی قەبارەی هاوردەکە بکەین، واتە چەند لۆکە لەسەر ئاستی جیهان لەلایەن وڵاتانەوە هاوردە کراوە بەم شێوەیە. ساڵی 2023 45.7 میلیارد دلار بەم بەهایە لۆکە هاوردە کراوە. 2024 بەرزبوونەوەی تۆمار کردووە 47 میلیارد و 700 میلیۆن دلار لۆکە هاوردە کراوە کە لە سەدا 4.2 بەرز بووەتەوە ساڵی 2024 بەراورد بە ساڵی 2023. با زانیاری زیاتر وەربگرین بەرهەمی لۆکە هەناردە و هاوردەکەی بۆ ئەوە گرنگە کە ینی ڕۆڵێکی سەرەکی ئەگەڕێت لە پیشەسازی جلوبەرگە و ئەو وڵاتانش کە پیشەسازی جلوبەرگتیانە ڕەونەقی هەیە و پیشەسە لە ڕووی بەرهەمهێنانی جلوبەرگە وڵاتانی پێشکەوتون لە ڕیزبەندیەکانی سەرەوەی هاوردەکردنی لۆکەن. وەکو لە هەواڵەکەشا بۆم باسکردن چین یەکێکە لە وڵاتانە لەبەرەوەی کە چین خاوەنی گەورەترین کارگەکانی ڕستن و چنینە و جگە لەوەی کە خۆی بۆ بەرهەمهێنانی لۆکە لە ڕیزبەندی یەکەمایە قەبارەیەکی زۆریش هاورداکە. ئێستا گەر بمانوێت بە پێی کشوەرەکان باسی بەرهەمهێنان ینی هاوردەی لۆکە بکەین کە کام کشوەرانە زیاترین لۆکە هاوردە ئەکات ئابم شێوەیە. سەرەتا ئاسیا پشکی شێری بەرکەوتووە نزیکەی 169.5 لۆکەی جیهان لە وڵاتانی ئاسیاییەوە هاوردە ئەکرێت کە ڕەنگە چین و بەنگلادش کە پیشەسازی جلوبەرگەکەیان پێشکەوتنێکی باشی تۆمار کردووە پشکێکی گەورەوە ڕۆڵێکی گرنگ بگێڕن لەم بابەتەیە. دواتر وڵاتانی ئەوروپی کە لە سەدا 13.2 بەرهەمی لۆکەی جیهان هاوردە ئەکەن و وڵاتانی ئەفریقی لە ڕیزبەندی سێمادن لە سەدا 8 لۆکەی جیهان کە لە نێوان وڵاتانە بازرگانی پێوەکرێت لەلایەن وڵاتانی ئەفریقاوە هاوردە ئەکرێت. ئەمریکای لاتین لە سەدا 5.5 بۆ خۆی داگیر کردووە و ئەو قەبارەی لە لۆکەی جیهان لەلایەن ئەو وڵاتانەوە هاوردە ئەکرێت و باکووری ئەمریکاش کەمترین پشکی هەیە کە لە سەدا 3.6 لۆکەی جیهان لەلایەن وڵاتانی ئەو ناوچەیەوە هاورداکرێت. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین ئیتر لە بازرگانی نێودەوڵەتی لۆکەیە چه باسە. هاوردەکاران دیسانەوە گەر بەپێی وڵاتان بمانێت بەپێی ڕیزبەندی وڵاتان لەسەر ئاستی جیهان قسەی لێ بکەین. سەرەتا وەکو باسم کرد چینە پشکی شێری بەرکەوتووە و لە ڕیزبەندی یەکەمایە چین ساڵانە 9 میلیارد و 300 میلیۆن تۆن ببورن دۆلار 9 میلیارد و 300
هزار دلار لۆکە هاورداکە. بنگلادش لە ڕێزبەندی دووەمایە کە ساڵانە 7.7 میلیارد دلار لۆکە هاورداکە. ئەم دوو وڵاتە خۆی بنگلادش یەکێک لەو پیشەسازیانە کە بووە هۆی بوژانەوە و لەسەر پێوەستانەوەی بنگلادش پیشەسازی جلوبەرگەکەی بوو هەتاوەکو ئێستاش ناوبانگێکی باشی هەیە لەو بوارەیە، بۆیە بۆ هاوردەکردنی لۆکە لە ڕێزبەندی دووەمی جیهانایە. ڤێتنام لە ڕێزبەندی سێەما دێت بە هاوردەکردنی 4.8 میلیارد دلار. تورکیا ساڵانە 2 میلیارد و 400 میلیۆن دلار هاورداکە لە ڕێزبەندی چوارەمایە، و ئیندۆنێزیا کە ساڵانە 1 میلیارد و 500 میلیۆن دلار هاورداکات و لە ڕێزبەندی پێنجەمایە. هەناردەکارانی ژەگەرتمانە بەپێ ڕێزبەندی باسییان لێوە بکەین. چینە سەرەتا کە چین چ بۆ بەرهەمهێنان چ بۆ هەناردە هاوردە لە ڕێزبەندی یەکەمە ساڵانە 10.8 میلیارد دلار هەنارداکە. هەندستان ساڵانە 6 میلیارد و 500 میلیۆن دلار هەنارداکە. ئەمریکا ساڵانە 6 میلیارد و 200 میلیۆن دلار هەنارداکە لە ڕێزبەندی سێمایە. بەرازیل بە هەناردەی 5 میلیارد و 300 میلیۆن دلار لە ڕێزبەندی چوارەمایە، و ڤێتنامیش بە هەناردەکردنی 2.9 میلیارد دلار لە ڕێزبەندی پێنجەمایە لەسەر ئاستی وڵاتانی جیهان. ئەگەر باسێکی عێراق بکەین، عێراقیش ساڵانە 3.2 هزار تۆن بەرهەمی لۆکەی هەیە. لۆکە لە عێراق بەرهەمهێنرێت. پشکەکەی لەسەر ئاستی جیهان زۆر بەرچاو نییە کە لە سەدا 0.01 بەرهەمی لۆکەی جیهان لە عێراقا، و ڕێزبەندیەکەی لەسەر ئاستی جیهانیش 50. هەموو وڵاتانی جیهان لۆکە بەرهەم ناهێنن، بۆیە ئەم ڕێزبەندیش ڕەنگە ڕێزبەندێکی باش نەبێ. بەڵام لە ڕێزبەندی وڵاتانی عەرەبی ڕێزبەندی چوارەمی بۆ خۆی داگیر کردووە. عێراق وەکو بەرهەمهێنەرێکی لۆکا، وەکو وتم هەرێمی کوردستانیش بەرهەمی لۆکەی هەیە، و ئەمە بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێشە لە بەرەوەی کە وەکوتم بەڕاستی هەرێمی کوردستان لە ڕووی بەرهەمهێنانی کشت و کاڵیەوە زۆر فرەچەشنە، و هەر بەرهەمێک تۆ بڵیت لە وڵاتانی ناوچەکە هەبێت لە هەرێمی کوردستانیش هەیەجا کەم و زۆر. بۆیە بۆ گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە ئەچینە هەولێر. هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشت و کاڵی هەرێم لەگەڵمان ئامادەیە. سڵاو لێبێ کاکیوە. باسێکی بارودۆخی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانمان بۆ کە بەرهەمی کشت و کاڵی هەر جارێک کە بۆ داتای بەرهەمە ناوخۆیەکان پەیوەندی بە جەنابتەواکەین کاکیوە ئەڵەی بەڵێ هەیە و داتاکانمان بۆ ئەنێری بارودۆخی بەرهەمی کشت و کاڵی هەرێم چۆنە؟ ئێوارەتان باش هاوڕێیان، دەستان خۆش بی، ماندوو نەبن بۆ گرنگیدان بە میدیای کشت و کاڵی و لە نزیکەوە ئاگادار بوون لەگەڵ ئێمە بۆ بایەقدان بە شێوازی کشت و کاڵ و هەنگاوەکانی وەزارەتی کشت و کاڵ. ڕۆژانە دەبینم کورسات زۆر گرنگی بە بابەتی کشت و کاڵ و گەشەی کشت و کاڵ دەدا لە هەرێمی کوردستان، و لە هەمان کاتدا کێشە داواکاریەکانی زووتیاران دەگەێنن لە شوێنی خۆی، ئێمەش بەدواداچوونی بۆ دەکەین بە دنیایەوە. بابەتی هەنگاونان بۆ فرەسەشنکردنی بەروبوومە کشت و کاڵیەکان و بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان و پێگەی ئاسایشی ئاو دڵنیاییدان بۆ زووتیارانی هەرێمی کوردستان بۆ ئیکەوە هەنگاو بنێن بۆ بەدیهێنانی خۆبژێوی، دابینکردی پێداویستەکانی هاوڵاتیان و ڕەخساندنی زەمینە سازی هەم لە ڕێگەی دەرفەتەکانی وەرهێنان، لە ڕێگەی هەموارکردنی یاسا و ڕێنمایی و کەمکردنەوەی ڕۆتین و دابینکردنی خزمەتگوزاری و ڕاهێنان بۆ زووتیاران. هەموو ئەو هەنگاوانن کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە تایتڵی جەنابت کە باسی ئەو بابەتانت کرد بە دنیایەوە یەکێک لە ئامانجەکانی وەزارەتی کشت و کاڵ بریتی بوو لە بەدیهێنانی خۆبژێوی و بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک. خۆشبەختانە سەرباری گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بوونی قەیرانێکی نەخوازراو لە هەرێمی کوردستان و لە بەردەم کۆمەڵی ئارانگەری داین، بەڵام توانیمان پێگەی کشت و کاڵ وەکو سێکتەرێکی گرنگ لە حکوومەتی هەرێمی کوردستان بە باوەڕ بە کابینەکانی ڕابردوو بە سەردەمانی کۆن گۆڕانکاری زۆر بەدی هاتووە لە زیادکردنی ژماری پرۆژەکان بە پیشەسازیکردنی بەروبوومە کشت و کاڵیەکان و لە هەمان کات داهێنانەکانی ڕۆژمێری کشت و کاڵی بۆ یەکەوە بە یاسا و ڕێنمایی هاوردەکردنی بەرهەمین دەرەوە قەدەغە بکەین و بازاری ناوخۆیمان بەهێز بکەین، هەر لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی ناوخۆ وەکو هەڵمەتێکی نیشتیمانی بە بازارکردنی بەروبوومەکان و لە هەمان کاتدا ڕێگەی هەناردەکردنمان بۆ بازارەکانی وڵاتانی کەنداوی عەرەبی وڵاتانی ئەوروپا دۆزیەوە. ئێستا ئاست و کوالیتی و بەرهەم و سەرمایه‌گوزاری کشت و کاڵی بەپێی ئەو راپۆرتانی کە لە دەستەوە بەرهێنان تەقدیم کراوە کە 8 کابینی ڕابردوو لە بریتی بوو لە 1.8 ئێستا تەنها لەم کابینەیە گەیاندوتمانە نزیکەی 100دا، کەواتە هەنگاوێکی زۆر خێرا لە شێوازی زیادکردنی بەرهەم، لە کوالیتی بەرهەم، لە هەمەچەشنکردنی بەروبوومە کشت و کاڵیەکان
و لە هەمان کاتدا وەکو دەرفەتێکی وەبەرهێنان و سەرمایه‌گوزاری ئابووری و جوولەی ئابووری لە هەرێمی کوردستان کارمان لەسەری کردووە بە دڵنیاییەوە ئەم هەنگاوانی وەزارەتی کشت و کاڵ هێشتان لە ئاستی ئەو پلان و استراتیژەدانیە کە ئێمە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ڕێکمان خستووە کە بەشێکی زۆری پەیوەندی بە پاڵپشتی داراییەوە هەیە بەڵام بەگشتی دەتوانین بڵێن توانیتمان بەشی پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان دابین بکەین هەم لە ڕووی سەوزا لە ڕووی میوە لە ڕووی بەرهەمی چێرگە پەلەوەریەکان لە ڕووی بەرهەمی هێلکە و ئێستا بۆ بەرهەمێنانی گۆشتی سوور و بەروبوومە شیرەمەنیەکان هەنگاو دەنین و لەناو هەرێمی کوردستانەوە بەرە و هەروەکو سەبەتەیەکی گرنگی خۆراکی بۆ شارەکانی ناوەڕاست خواروی عێراق هەم لە ڕووی پیشەسازی هەم لە ڕووی بەروبوومە فرێشەکانەوە خۆشبەختانە سێکتەری کشت و کاڵ بووەتە ئەمری واقع کە ئێستا من و جەنابەت و هەموو هاوڵاتیان کە بینەری ئەو بەرنامەیەن کە ئەو سفرە و خوانەی کە بەکاری دێنن لە چێلگە بۆ خوان هەموو ئەو بەروبوومانی بەکار دەهێنرێ ڕۆژانە بۆ خواردن و بۆ بەروبوومەکانی گشتی هەمووی لەسەر بابەتی کشت و کاڵەوە لە ڕێگەی هەمەسەشنکردنەوە بەرهەمێنانی بۆ دەکرێت. کاکیوە وەکو وتمان بەرهەمەکانی هەرێمی کوردستان فرەچەشن ینی هەمە جۆرن. بەڵام ئەگەر بمانێ سێ بەرهەمی استراتیژی هەرێمی کوردستان ناو ببین کە لە ڕووی ئاستی بەرهەمهێنان و کواڵەتی شەوە سێ بەرهەمی تۆپی هەرێمی کوردستانن واتە بارودۆخێکی باشیان هەیە ئەو سێ بەرهەمە لە ڕوانگەی جەنابتەوە کامانن. یەکەم بەرهەم کە لە ئاستەشی زۆر باڵایە بریتە لە بەرهەمێنانی گۆشتی مریشک کە ژمارەی چێلگە پەلەوەریەکانمان زۆر زیادی کردیە ئاستی خۆبژەویمان بۆ دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتیان لە گۆشتی مریشک و پارچەکانی کە ڕەنگە لە سەتاسی بەسەرەوە لە ئیکتیفای ناوخۆی تێپەڕاندراوی ئەگەر بەرهەمی بە دیاریکراوی ئەگەر بەرهەمی کشت و کاڵیمان پێ بڵێ سپاس دەکەم. بەڵێ بە تاکید کە ئێمە باسی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو دەکەین چونکە چەندین ڕەهەندی تێدایە بۆ نمونە لە ڕێگەی یەکەم ڕەهەند کە ئەگەر وەری بگرین بۆ نمونە لە کشت و کاڵ و بەرهەمە باغداریەکانە وەری بگرین بریتێ لە بەرهەمی پەتاتە و ئەلەگەر لە بەروبوومەکانی دانوێڵە وەری بگرین گەنم و لە بەروبوومەکانی سامانی ئاژەڵ و چێلگە پەلەوەریەکان گۆشتی مریشک و هێلکە ئەمانە ئەو سێکتەرە گرنگانن کە یەکەم کە لە ڕووی ئابووری و لە ڕووی زیادکردنی ژمارەی بەرهەمێنان و لە ڕووی دابینکردنی خۆتبژێوی و بازارسازی و بە پیشەسازیکردنی ئەوانن کە زۆر کاری دەسەرکراوە تەنانەت چەندین پرۆژەی استراتیژی بۆ دامەزراوە هەم لە ڕووی بە پیشەسازیکردن هەم لە ڕووی دامەزراندنی پرۆژەی گرنگ هەم لە ڕووی ئەو پێویستیانێک کە هاوڵاتیان ئێمە کارمان لەسەری کردیە خۆشبەختانە زیاتر لەوەی کە پێشبینیمان دەکرد ئێستا بەشی خۆمان و بەشی چەندین شاری عێراقیش بەرهەممان هەیە لەو سێکتەرانی کە تازە باسم کرد. کاکیوە وەزارەتی کشت و کاڵ پلانی درێژخایەنی هەیە بۆ سەکتەری کشت و کاڵ بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان یاخود بۆ نمونە بۆ ئەوەی کە بەرهەمەکان ئاراستە بکە لە وشکە ساڵیە کام بەرهەمانە زیاتر بچێنرێ باشە کامانە کەم بکرێتەوە باشە پلانی درێژخایەنی هاوشێوەمان هەیە؟ بەڵێ بەتاکید وەکو باست کرد ئێمە لە بەردەم شپۆڵێکی گەورەی گۆڕانکاریەکانی کەش و هەواین کە عێراق پێنجەمین وڵاتی بەرئامانجا لە گۆڕانکاریەکان خۆتان دەبیننکەوە لە ڕووی سەرچاوەکانی ئاو لە ڕووی ژینگە لە ڕووی کشت و کاڵ لە ڕووی تەنانەت کوالەتی خاک و تەندروستی و دەرکەوتەکانی گۆڕانکاری کەشەوە هەستی پێ دەکەین لەگەر ئەوەش وەزارەتی کشت و کاڵ پلانی درێژخایەن و نزیکخایەن و مامناوەندی هەیە بۆ ئەوەی کەوە هەنگاو بنین ئەو پلانانەی کە ئێستا من بە کورتی بۆت باز دەکەم یەکێک لەوانە بریتە لە دروستکردنی بەندا و پۆند و پرۆژەی ئاودێری و سەر گلدانەوەی ئاو دووبارە دابشکردنەوەی پلانی ئاو داهاتی ئاو پێداچوونە بۆ دراسی استراتیژی ئاو کە تاوەکو ساڵی 2035 کاری دەسەرکراوە بە هەمانجی لەگەڵ دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و ئارەسی حکوومەتی عێراق کراوە کەمە یەکەم جار هەرێمی کوردستان دراسەیەک ئامادە دەکات کەەوە بیر دەکاتەوە چۆن بتوانین لەناو هەموو لۆکەیشنی هەرێمی کوردستان چۆن ئاو گڵ بدەینەوە چۆن داهاتی ئاو دابش بکەین چۆن دەست بە ئاو بگرین و چۆن ئاوی بە فیڕۆچوو کە دووبارە ریسایکلینی بۆ بکرێتەوە چارەسەری بکەین لە هەمان کاتدا بۆ سێکتەری بەروبوومی دانەوێڵەیی ئێستا لە وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگەی سەنتەرەکانی ڕاهێنان و بەرهەمهێنانی کشت و کاڵی و ڕێنماییکردنی جوتیاران کارکراوە بۆ بەرهەمهێنانی ئەو تەرزە کشت و کاڵیە پێشکەوتوانەی کەەوە تەجروبەی نوێن لە هەرێمی کوردستان کە منافەتی تەرزە جیهانیەکان دەکەن یەکەم ئەم تەرزانە بەرگەی بەرزی پلەی گەرما دەگرن لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دووەمیان کەوا بڕشتێکی زۆریان هەیە و بەرهەمی زۆریان هەیە لە هەمان کاتدا بۆ مەسلەی
بە پیشەسازیکردن لە پلانی درێژخایەن ئامانجی وەزارەتی کشتتوکاڵەکەەوە بە بەردەوامی پرۆژە استراتیژیەکانی بە پیشەسازیکردنی بەروبوومی کشتتوکاڵی بۆن منە چۆن بەرهەمی پەتاتەمان زیادی کردە 7 کارگەی بەرهمێنانی جوبس و فینگەرمان هەیە کە پەتاتە بە پیشەسازی دەکات لە هەمان کاردا کارگەکانی بەرهمێنانی زەیتون بۆ دروستکردنی زەیتی زەیتون لە هەنار تەنانەت لە دروستکردنی ڕۆن لە بەرهەمە شیرەمەنیەکان ئەوەی کە بێدێنن بەروبوومی سپایی و تەنان لە گۆشتی مریشک و گۆشتی ئاژەڵی گەورە و پارچەکان هەموو ئەو سێکتەرانە ئەو ئامانجی کە وەزارەتی کشتتوکاڵ هەیەی یەکەم ئامانج بریتە لە خۆبژێوی بۆ ئەوی کەوا ڕۆژێک دابێ ئێمە بۆ هەموو شتێک لە ناو هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی پشت بۆ بەروبوومەکانی کشتتوکاڵی ببەستین و پشتیوانی دەستی ماندیونی جوتیاران بکەین و زورێ ئابووری ناوخی هەرێمی کوردستان بەهێزکەین بە جۆرێکەوە جوتیار دڵنیا بکەینەوە بەروبوومەکەی ساغ دەبێتەوە هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی بەرهەمێنان هەم لە ڕووی فرەسەشنکردنی هەم ئەو بەرهەمانی کە پێویستە لە ناوخۆ بەرهەمی بێنین و کەمتر پشت بە دەرەوە ببەستین. کاکیوە بیر لەوە کراوەتەوە بەرهێنەری دەرەکی وەک ڕوو ئەکاتە کەرتی خان و بەرا بۆ نمونە پەلکێش بکرێت بۆ کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان نزانین کە هەرێمی کوردستان خاکێکی بەپیتی هەیە ئاو هەوایەکی سازگاری هەیە هیچ کراوە یا هیچ پلانەکەیە بۆی وە بەرهێنەری دەرەکی پەلکێش بکرێت بۆ کەرتەکە؟ پرسیارێکی زۆر جوانە خۆت باست کرد لەبەر ئەوەی کە هەر لە گۆڕانکاریەکانی عێراق لە دوای ڕوخانی عێراق و لە هاتنی شەڕی داعش و ئەو قەیرانانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو دەرفەتەی نەداوە لە سێکتەری حکومی وەکو پاڵپشتی ئیعاناتی زراعی ڕاستەخۆ پەرە بە کشتتوکاڵ بدەین یعنی ئەوەی کە ڕێک ئەو هێڵە گرنگەی کە جەنابەت باسی دەکەی بریتی بووە لە سەرنجڕاکێشان و بەشداری پێکردن و بانگهێشتکردنی سەرمایه‌گوزاری ژوورە بازرگانی جیهانیەکان و وڵاتانی پێشکەوتو و ڕێکخراونی دەوڵەتیەکان کە پاڵپشتی دارایی تەکنیکی ڕاوێژکاری دەکەن لە وڵاتان بۆ سێکتەری کشتتوکاڵ و وەگەشتە سەندنی کشتتوکاڵی هەر لە وەزارەتی کشتتوکاڵ چل یاداشنامەی یەکتێگەیشتن کراوە لەگەڵ وڵاتانی پێشکەوتو و لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتیەکان لەگە وەزارەتی کشتتوکاڵی وڵاتانی پێشکەوتو و ئێستا چەندین کۆڕبەندی جیهانی کراوە بۆ ئەوەیەوە ئەو وڵاتانە بێن لە نزیکەوە لەگەر هەرێمی کوردستان کۆبنەوە بکەن و چەندین لەوانە سەردانی مەیدانی شێڵگەکانی کشتتوکاڵیان کردیە و کەش و هەوا و لەباری خاچی هەرێمی کوردستانیان بینیە من دوو نمونە بە جەنابەت بازەکەم یەکێکیان لەگەڵ قونسڵخانەی هۆڵەندا توانیمان ئاسی بەرهمێنانی پەتاتە کە لەگەڵ ئەوان دەستمان بە ئیش کرد لە ئاسی بەرهمێنان لە 6,000 تۆنەوە ئێستا نزیکەی 700,000 تۆن بەرهەمی پەتاتەمان هەیە کە زنجیرەی بەهای بەرهمێنانی پەتاتەمان بە شێوەیەک بەرز کردەوە کە زۆر لە ئیکتیفای خۆمان تێپەڕی و پۆلیسی پەیپەرێکمان ئامادە کردەوە چۆن گەشە بە سێکتەری کشتتوکاڵی بدەین لەگە وەزارەتی کشتتوکاڵی هۆڵەندا و ڕێکخراوی فاو ڕێکخراوی جیهانی فاو ئێستا کار دەکەین کە لە چەمانشی داهاتوو بۆ ئەنجامدانی کۆڕبەندێکی ئابووری کشتتوکاڵی پیشەسازی زۆر گەورەکەوە هەموو کێشە و ئالەگەریەکانی بەردەم سێکتەری کشتتوکاڵ بە شێوەیەکی زانستی دراسە دەکرێت و ڕێگە چارەسەریەکانی دووبارە لە ڕێگەی ڕێکخراوەکان و وەزارەتی کشتتوکاڵی ئوردن تەختێ دەکرێت و لەگە ئەمریکیەکان لەگە ڕێکخراوی جایکا یابانی کە ئێستا ژوورێکیان هەیە بەردەوام لە وەزارەتی کشتتوکاڵ لەگە ڕێکخراوی WFP لەگە ڕێکخراوی ئەو ڕێکخراونە دەوڵەتیانەی کە هەمانە چەندین فەندیان هێناوە بۆ پاڵپشتیکردنی ئێمە و لەگە ژوورە بازرگانیەکان و بەرهێنەرەکان هەمواری زۆربەی ئەو یاسا و ڕێنمایان نەکراوە کەەوە کوڕاستەیەک ئامادەکراوە بۆ دەرفەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە نەخشەیەک هەموو ئەو دەرفەتانەمان شی کردوێتەوە کە ئەگەر سەرمایەدارێک یاخود وەبەرهێنەرێکی کشتتوکاڵی بێ لە هەرێمی کوردستان بێ سەرمایه‌گوزاری بکە دەرفەتەکانی وەبەرهێنانمان زۆر بە ئاسانی ڕوون کردوێتەوە بە دوو ئامانجی یەکەمیان بریتیە لە پاڵپشتیکردنی جوتیارانی هەرێمی کوردستان دومیان بۆ ئەوەیەوە سەرمایه‌گوزاری کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەین و سوودە و ئەزمونە وەربگرین کە لە وڵاتاندا هەیە کاکیوە ئەزانین کە هەندێک بەرهەمی کشتتوکاڵیمان هەیە گەیشتونە ئاستی خۆبژێوی و ئەکرێ هەناردە بکرێن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەم بەرهەمانە لەکوێ ساغەکرێنەوە ئایا بە ئاسانی ئاسانکاری کراوە بۆ ئەوەی کە بۆ پارێزگاکانی تری عێراقیش بنێردرێت و بفرۆشرێت؟ بەڵێ بە تاکید ئێمە وەکو باسم کرد بە سێ ئاراستە کار دەکەین بۆ ساختکردنەوەی بەروبوومەکان یەکەمیان ئەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هاوڵاتیان و دام دەستگاکان بەکاری دێنن وەکو هاوڵاتی یاخود بە پیشەسازیکردنی بەروبوومەکان لە کارگەکان بەکاری دێنن هێڵی دووەم ئەوەیە کە ئێمە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق
لە چوارچێوەی ڕۆژمێری کشتتوکاڵی و یاسای ڕێنمایی بەرکار هەرێمی کوردستان و عێراقمان کردوتە سەبەتەی خۆراک و سەبەتەی بەرژەوەندی گشتی جوتیاران و بەپێی مەوسومی پێگەیشتنی بەروبوومەکان لە هەموو شارەکانی عێراق و هەرێمی کوردستان ئەو سیستەمە ڕێکخراوە کە بەرهەمی ئێمە دەچێتە شارەکانی عێراق و ئەوانیش لە مەوسومی ئەو بەرهەمانی کە زیاد دەدێتە شارەکانی هەرێمی کوردستان کەواتە ئەو ناوچەیەمان ڕێخستووە بۆ ساختکردنەوەی بەروبوومە کشتتوکاڵەکانی خۆمان. خاڵی سێەم ئەوەیە کە بە میکانیزمێکی پێشکەوتوو بەو ستاندەر و معایرانەی کە ئەو وڵاتانەی کە یاداش نامی لێک تێگەیشتنیان لەگەڵ ئەنجام درراوە بەروبوومەکانی ئێمە دەچێتە ئەو وڵاتە بێگومان چەند نمونەیەکمان هەیە بۆ نمە وڵاتی ئیمارات و وڵاتانی کەنداوی عەرەبی تەنان وڵاتانی یەکێتی ئەوروپا بەرهەمی ئێمە بۆ ماسفاتانە وەردەگرن کە هاوڵاتیەکانیان یاخود ئەو معایەری کوالیتی تەندروستی هەیە هەمووی پۆڵێن کراوە لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە کاری لەسەر کراوە و ئەزمونمان هەیە لە هەناردەکردنی بەرهەمی پەتاتە بەرهەمی هەنار بەرهەمی برنجی کوردی تەحین سماق هەنجیر تەنانەت کوارێک و چەندین بەرهەمی تر کەوا بە پیشەسازی کراوە یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کەوا دەبێت بەرهەمەکان بە سیستەمی پاکێجین و لە قوتونان و یاخود بە شێوەی فرێش بەو سیستەمانە بڕوەکە ئەو وڵاتە بنەمای بۆ داناوە هەموو بەرهەمێک ئێمە ناتوانین هەر لە خۆمان و هەنار دەی بکەین دەبێت بەپێی مواصفاتی کوالیتی و پشکنین و تاقیگەیی و تەندروستی و سەلامەتی و ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێم گرتی تێبەر وەکو وەزارەتی کشتتوکاڵ ئاسانکاریمان زۆر کردووە بۆ هەر زوتیارێک بۆ هەر خاوەن پرۆژەیەک و خاوەن کارگەیەک کە بەرهەم دەنێرێتە دەرەوە و ئێستا لیژنەیەکی تایبەتمەند هەیە بەردەوام ئاسانکاری دەکات بۆ ئەوەیەوە بەرهەمی ئێمە بچێتە وڵاتانی پێشکەوتو و هاوشێوی وڵاتانی پێشکەوتو چێبەرچێ بکات بۆ ناساندن و بۆ باهەزارکردن. سپاس کاکیوە ئەم پرسیارەشم ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس ئەەکەم بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ و ئامادەکردنی جوتیاران لە پلانەکانی وەزارەت تاجێ خۆی کردووەتەوە هیچ پلانێکتان هەیە بۆ ئەو مەبەستە؟ بێگومان ئامانجی وەزارەتی کشتتوکاڵ بریتە لە بەکارهێنانی کشتتوکاڵی زیرەک ینی چۆن ئێمە لە کشتتوکاڵی تەقلیدی کلاسیکی دەرباز بین لەبەرەوەی گۆڕانکاری کەشوهەوا هەیە و ئاومان زۆر پێویستە دەست بە ئاوە بگرین و دەست بە کوالیتی زەوی بگرین و بتوانین بەرهەم و بە کوالیتی باش بخینە بازار بێگومان ئێستاکە گرنگی زۆرمان داوە و بە بەردەوامیشین بۆ ئۆیکتۆن وەکو باسم کرد ئەزمموی کشتتوکاڵی هاوچەرخ و مۆدێرن و سیستەمی نوێی تەکنەلۆژیا لە زۆربەی شوێنەکان بەرکارە و بەردەوام بیر دەکەینەوە چۆن خۆمان بگونجێنین لەگەڵ گۆڕانکاریەکان لەگەڵ پێشکەوتن لەگەڵ ئەو شێوازی داهێنا کشتتوکاڵیەکەوە خواستی لەسەر لە ئاسی جیهاندا تا ڕادەیەکی باش کارمان کردووە و بە بەردەوامی دیراسی ئەو بابەتانە دەکرێت و ئەگەر دەستکراوەتر بین لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داراییەوە وەکو وەزارەتی کشتتوکاڵ ڕەنگە بتوانین کاری باشتر بکەین لە داهاتوودا. سپاس هیوا عەلی و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. ئەچمە کەرکووک بۆن جیهانێکی تایبەت بەخۆی هەیە مرۆڤەکان هەوڵەیەن بۆنی تایبەت بە خۆیان هەڵبژێرن ئەوترێت هەندێک جار جۆری ئەو بۆنەکە بەکارهێنی گزارش دەکات لە کەسایەتیت. پێامنەرمان عومەر غەریب لە کەرکووک چوەتە دوکانی عەلی کۆفی کە بۆ نەفرۆشێت هەموو جۆرەکانی بۆن لە دوکانەکەی کاک عەلی دەست دەکەوێت بەڵام وەکو خۆی ئەڵێت بەپێی ئەو ئەزمونە کە هەیەی لە وەرزی گەرمایە خواستی کڕیارانی بۆن زیاتر لەسەر بۆنە کاڵەکانە. بۆن وەک مادەیەکی شێل جێخواست و ویستی مرۆڤەکانە لە تاوی وەرزەکانی ساڵدا لە هەموو دنیا گرنگی بە بۆ نەخۆشەکان دەدرێت بەو پێی بەکاردێت بۆ بەخشینی بۆنێکی خۆش و خوازرا و بەجەستەی مرۆڤەکان. عەلی کۆفی بۆن فرۆشە ناسراوەکەی شەقامی کۆماری کەرکووکە ئەو ماوەی 20 ساڵە کاری فرۆشتنی بۆن دەکات پێی وایە بۆنە ئارامەکان لە خۆشترین بۆنەکان لە وەرزی هاویندا. ئەو بۆنانی لە بەردەستن لە بۆنە چڕ و قورسەکانن کە کۆلیتیکی باشیان نیە لە ئاستی جیهانیدا. ئەم بۆنانە ناتوانرێت ڕاستەوخۆ بەکاریان بهێنیت بەڵکو دەبێت کاڵ بکرێنەوە و ئامادە بکرێن بۆ بەکارهێنان. ئەو تێکەڵکردنەش ستانداردی خۆی هەیە کە ئەزمون و شارەزایی پێویستە. اكو فرنسيه اكو اسبانيه اكو خليج اماراتيه خليجيه يعني من هاي تصنف العطور. عەلی کۆفی پێشی وایە ئەو بۆنانەی لە بەردەستدان لە باشترین جۆرەکانی بۆنن کە لە وڵاتانی ئەوروپا بەرهەم دێن و لە بازاڕەکانی کەرکووک بەردەستن. الوكلاء اللي موجودين اكثر شيء بالعراق يجيبون من هاي الدول. ئەو بۆنانی ئێستا لە بەردەستدان لە ڕێی بریکارەکانەوە بۆ لە تەواوی جیهان دەگەێننە کەرکووک. دەتوانین بڵێن
ئەو بۆنانی خواستی زیاتریان لەسرە لەم وەرزەدا بۆنە کاڵەکانن هەموو جۆرەکانی بۆنیش لە ئێستادا بەردەستن بە پێی خواستی کڕێر بەکاردەهێنرێت بەشێک لەو هاوڵاتیانی بۆن دەکڕن ئاشنان بە جۆرەکانی بۆن بەشێکی دیکەیان خۆمان بۆیان هەڵدەبژێرین مامەڵەی پیاوان لە کڕنی بۆردا خۆشتر و ئاسانترە چونکە هەندێک جار ژنان بە قورسی بەڕیار لە جۆرەکەی دەدەن بۆنە سڕەکان کە بە پێستاندەر بۆ کڕیار ئامادە دەکرێن شوێنی بۆنە ئۆرجیناڵەکانیان گرتوۆتەوە لەو ڕۆی بە نرخێکی گونجاو و بە ڕێژێکی زیاتر بەردەستن مەرغەریب کورسات نیوز کەرکووک ئەم هەواڵە و ئینفۆگرافیکێکیشم هەیە دوای ئەوە میوانێکی زۆر شارەزاشم هەیە زۆر معنایە بە خانمان لەبەرەوەی کە باسی بەرهەمەکانی جوانکاریە کەمیتر لە تەمەنێکەوە کچان زۆر حەزیان لەو بابەتانەوە خواستی ئەم بۆی هەیە سەر و سەدا پەنجای بەرهەمی جوانکاری و پاکوخاوێنی لە جیهانە بە شێوەی ئۆنلاین و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕەکانەوە ئەفرۆشرێت هەرچەندە بازاڕی بەرهەمەکانی جوانکاری بەردەوام گەشە ئەکات بەڵام هەندێک لە چاودێران پێیان وایە ئەو گەشەیە کە چەند ساڵێکە تۆماری ئەکات تەنها بەهۆی بەرزبوونەوەی خواست یاخود بەرزبوونەوەی نرخەکانەوە نییە بەڵکو یەکێک لە هۆکارەکانی پەرەسەندنی بازرگانی ئەلکترۆنیە پێیان وایە ئەو گۆڕانکاریە داهاتووی تاکفرۆشی بەرهەمەکانی جوانکاری ئاراستە ئەکات ساڵی 2024 قەبارەی بازاڕی بەرهەمەکانی جوانکاری 646 میلیارد دۆلار بوو پێشبینیەکرێت ئەم ساڵ بۆ 677 میلیارد دۆلار بەرز ببێتەوە بازاڕی بەرهەمەکانی جوانکاری و پاکوخاوێنی کۆمەڵێک بەرهەمی بەرفراوان لە خۆگرێت لەوانە بەرهەمی چاودێری پێست و بەرهەمی میکیاج و بۆنەکان و پاکەرەوەکان و هەتا دوایی لە هەرێمی کوردستانیش بازاڕێکی گەرم و گوڕیان هەیە ساڵانە قەبارەیەکی زۆر هاوردەکرێت. باسی بەرهەمەکانی جوانکاری بکەین باسیەوە بکەین بزانێکین کام بەرهەمانە زیاترین کڕین و فرۆشتنی پێواکرێ دواتریش لەگەڵ میوانێک کە بازرگانی ئەم بەرهەمانەیە قسەی زیاتر لەسەر هەرێمی کوردستانەکەین قەبارەی بازاڕی بەرهەمەکانی جوانکاری لەسەر ئاستی جیهان ساڵی 2023 569 میلیارد دلار بوو 2024 بۆ 646 میلیارد دلار بەرز بووەتەوە پێشبینیەکرێت ئەم ساڵ بگاتە 677 میلیارد دلار بەردەوام بەرزبوونەوەی تۆمار کردووە هۆکاری جیاوازیشی هەیە ئەم بەرزبوونەوەی یەکەمیان وەکو باسم کردەوەیەکە بە شێوەی ئۆنلاین فرۆشتنیان گەشەی کردووە دووهەمیان ئەوترێتەوەیە کە خەڵک ڕۆشنبیری پێیا کردووە بۆ ڕاگررتنی بۆ نمونە پاک و خاوێنی دەمودان بۆیە ئەو بابەتانش ئەچێتە ئەم ڕیزبەندیەوە زۆر بەکارەهێنرێت و هەروە خەڵک زۆر سەرنجی چووە بەلای ئەو بەرهەمانەیە کە پارێزگاری لە پێستیانەکات و بۆ ماوەیەک پیربوونیان دواخات ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی قەبارەی بازاڕی بەرهەمەکانی جوانکاری پشکی ناوچەکان بەم شێوەیە ئاسیا زیاترین پشکی بۆ خۆی گرتووە لە قەبارەی ئەم بازاڕە لە 39.5 بەرهەمەکانی جوانکاری لەم ناوچەیە کڕین و فرۆشتنی پێواکرێت دواتر ئەمریکای باکوورە کە لە 120.2 قەبارەی بازاڕەکە لە خۆگرێت ئەوروپا لە ڕیزبەندی سێما دێ بە لە 120 هەروەها ناوچەی مینا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا لە خۆگرێت 111.3 و ئەمریکای لاتینیش 109 قەبارەی بازاڕی بەرهەمەکانی جوانکاریان بۆ خۆیان گرتووە بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین پشکی بەرهەمەکان ئەگەر بمانە بزانین کام بەرهەمانە زیاترین کڕین و فرۆشتنیان پێوەکرێت بەم شێوەیە ئەو بەرهەمانە کە بۆ پارێزگاریکردنن لە پێست 139 کڕین و فرۆشتنیان بەرهەمانە لە خۆگرن لە ڕیزبەندی یەکەمان دواتر و بەرهەمانن کە پارێزگاری ئەکەن لە قژ یاخود ڕێگری ئەکەن لە ڕوتانەوەی قژ لە 121 کڕین و فرۆشتنی بازاڕەکە لە خۆگرن لە ڕیزبەندی دووەمادێن میکیاج ئەو بەرهەمانە کە بۆ میکیاج بەکارەهێنرێن لە 117ەوە لە ڕیزبەندی سێمان و جۆرە جیاوازەکانی بۆنەکان لە 113 لە ڕیزبەندی چوارەمان و هەروەها بەرهەمانەکە بۆ پاک و خاوێنین وەکوتم بۆ پاک و خاوێنی دەمودان یا بۆ نمونە پاکردنەوەی میکیاج لە 110 و لە ڕیزبەندی دوای یادێت ئەگەر باسی گەورەترین کۆمپانیاکان بکەین لە ڕووی قەبارەی بازاڕەکەیانەوە لەسەر ئاستی جیهان کۆمپانیای لۆریال کە لە ڕیزبەندی یەکەمایە بە 44.5 میلیارد دلار هەروەها ئەگەر ینی باسی دووەم کۆمپانیا بکەم کۆمپانیای یونیلیڤەر بە قەبارەی بازاڕی 26.2 میلیارد دلار
هەروەها ئەستی لاودەر بە 15.2 میلیارد دلار لە ڕیزبەندی سێەمایە، هەروەها کۆمپانیای پرۆکتەر ئەند گەمبڵ کە لە ڕیزبەندی چوارەمایە بە 15 میلیارد دلار قەبارەی بازاڕ و هەروەها LVMH کە لە ڕیزبەندی پێنجەمایە بە 8.9 میلیارد دلار کە قەبارەی بازاڕەکەیەتی ئەمانە گەورەترین کۆمپانیاکانن لە بوارەکەیە. بازانیاری زیاتر وەربگرین بزانین تر چیمانەیە دەربارەی ئەم بابەتانە. گەورەترین هەناردەکارانی بەرهەمەکانی جوانکاری لەسەر ئاستی جیهان سەرەتا فەڕەنسەیە. فەڕەنسا بە بۆنەکانی زۆر ناسراوە، بە بەرهەمەکانی میکیاجی زۆر ناسراوە، مارکە بەناوبانگەکان لەوێن کە ساڵانە 12.2 میلیارد دلار هەناردە ئەکات و لە 16.4 هەناردەی جیهان بۆ خۆی داگیر ئەکات. هەروەها کۆریای باشوور بەرهەمە کۆریەکانیش ماوەی کە پەریان سندووە کە 8.6 میلیارد دلار هەنارداکەن و 11.6 هەناردەی جیهان لە کۆریای باشوورەوەیە. ئەمریکا لە ڕیزبەندی سێمە ساڵانە 6 میلیارد و 200 میلیۆن دلار هەنارداکە لە 108.3 هەناردەی جیهان لە خۆگرێت. سنگافورە کە 4.9 میلیارد دلار هەنارداکات و ڕێژەکەشی لەسەر ئاستی جیهان بۆ هەناردەکردن 4.9 نزیکەی 105 و ئەڵمانیاش لە ڕیزبەندی پێنجەمایە ساڵانە 4.8 میلیارد دلار هەنارداکە و لە 4.8 لەگەڵ سنگافورە هاوشێوەن بە تەقریبی. هاوردەکارانیش گەورەترین هاوردەکاری بەرهەمەکانی جوانکاری سەرەتا چینە کە 13 میلیارد دلار هاوردە ئەکات. ئەمریکا بە هاوردەی 7.8 میلیارد دلار لە ڕیزبەندی دووەمایە، هۆنگ کۆنگ 4 میلیارد دلار هاورداکە لە ڕیزبەندی سێمایە، ئەڵمانیا بە 3.2 میلیارد دلار هاوردە لە ڕیزبەندی چوارەم و لە کۆتاییشا بەریتانیا ساڵانە 3 میلیارد و 100 میلیۆن دلار هاورداکات و لە ڕیزبەندی پێنجەمایە. ئەمانەوێ بۆ ئەم بابەتە باسێک لە بارودۆخی کوردستان بکەین. بزانین لە هەرێمی کوردستان خواست بۆ کام بەرهەمانە زۆرە، بازاڕی کڕین و فرۆشتنی بەرهەمەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان بە چ شێوەیە کە بۆ ئەم مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا دانا مستەفا کە بازرگانی بەرهەمەکانی جوانکاریە، هەروەها کۆمپانیایەکی گواستنەوەی ئەم بەرهەمانشی هێوا تازانە لە چه وڵاتێکەوە زیاترین بەرهەمی جوانکاری بۆ هەرێمی کوردستان هاوردە ئەکرێت. کاکدانا زۆر بەخێر هاتن. سەرەتا پێمان بڵێن بارودۆخی بازاڕی بەرهەمەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا بازاڕێکی باشیان هەیە؟ بەڕاستی ئەگەر وەکو بازاڕێک یعنی تۆ لە دوای موادی غذایی و لە دوای پۆشاک کۆزماتیکە چکە بەشی سێهەمە، یعنی بەشێکی باشی لە ژیانە گرتووە کە ئینسان پێویستی پێێتی. سەبارەت بە کەمالیات دەتوانی بڵێ یا کۆزماتیک یەک شتەکە، بەڵێ هاوردەیەکی زۆر هەیە، خصوصەن ئێمە بۆی کە چاودێریمان کردووە ئەم وادانە بەپی بارودۆخی زروفەکە ئەگەر زروفی ئابووری باشتر وایە، ئەڵبەتە لە وڵاتی کەەوە ئیتالیاشمان هەیە، بە تەنیا هەر ئیتالیا بەشێکی باشی شتی کۆزماتیکی وەکو بۆنەکان بۆنە باشەکان بەشێکی باشی هەیە. بە حکمی ئەوەی کە ئێستا تۆزێ ئابوووریەکە باش نییە، هاوردەی سین زیایی کردووە کەمالیات، بەڵام ئەڵمانیا لەبەروی نیسبەتی موادەکانی نیسبەتی سعرەکەی گونجاوە بۆ هەرێم، توش کوالێتەکەی کوالێتێکی باشە. فەڕەنساشمان هەیە وەکو جەنابەت ئاماژەت پێیا وەکو لۆریاڵ و شەریکاتەکانی کەشی هەیە لا کۆم، چکە ئێمە زیاتر لە کوردستانە هەر لە کۆنەوە زیاتر ئیستعمالی لۆریاڵ دەکرێت. بەڵێ ئەم بەشانەمان هەیە. وڵاتی کەژ ئێستا هاتوۆتە ئاراوە کە بەڕێز لەویا بەس ئاماژە بە سین و سنگافور کرا، هەندستانیشمان هەیە کە ئەوان کۆزماتیکەکانیان لە ڕێی عەشابەوەیە. تەطبیعی موادی عەشاب لە کۆزماتیکە گرانترین بەشە. ئیسپانیاشمان هەیە. ئیسپانیا موادەکانیان موادێکی زۆر باشی چاکیان هەیە و بەشێک لە موادەکانیشیان نیسبەتێکی عەشابی تایە. بە حکمی ئەوە تقریبا ئێستا بازارەکە هەمە چشتە لەبەرەوەی منافەسی ئەسعار هەیە. کاکدانا باسیەوەت کرد کە بازارەکە لە ڕووی ئەو وڵاتانەوە کە هاوردەی لێکرێت هەمە چەشنە، بەڵام زین بەرهەمی جوانکاری بەرفراوانە لە مەوادی پاراستنی پێستەوە هەتا قژ و هەتاوەکو میکیاج و لە هەرێمی کوردستان خواست لەسەر چی زیاترە؟ لەسەر بەرهەمەکانی پاراستنی پێست یاخود لەسەر میکیاج زیاتر هاوڵاتیان داوای چی ئەەکەن؟ بڵێ بەنسبەتی ئەوە کە فەرمووت بەپێی فەسڵە، دایمەن لە فەسڵی هاوینە شامپۆ و معتەرات و بۆن خواستێکی زۆری لەسرە و لەگەڵ کرێمی SPF یعنی زدە شەمس.
بەپێی فەسڵەکانە کە فەسڵەکانە گۆڕێت بەپێی زستان جۆرەکەی ئەگۆڕێت. ئێمە لە فەسڵی هاوینەکەم فەسڵی کەتیاین خواست زیاتر لەسەر بۆنە کرێمی SPF بەرخۆرە و ئەو کرێمە شێدارانەشە کە لە خاریجەوە داواکرێت تەبێ ئێمە منتیقەکەی ئێمە ڕۆژ بە ڕۆژەوەکە گەرمە بێ ئەو کرێمانەی کە شێدارن بۆ پێست و تەجاعیدیان تایە و بەشێک لەو کرێمانە بە عەرەبیەکەی پێڵەن کەلەف یعنی بۆ پەڵە ئەمانە خواستێکی لەسەرە و وەزائیدەن لە هاوینیشە خواست خانمان زۆر لەسەر بۆ یاخی قژە چونکە لە هاوینە زیاتر دەرەکەوێ خۆتەزانی زیاتر لە دەرەوەن و پێویستێکی زۆرە بەڵام کێشەکە ئەمە هەر ئەو بەشەشی نییە بەشی کەشیە کۆزماتیک یعنی بەڕاستی سنفی زۆرە بەقی یەک سەیدەلیە چۆنەچیتە سەیدەلیەکەوە کە سێرەکەی نۆ عشقال دەرمانی تیا هەر دەرمانێکیش بۆ شتێک گونجاوە. کاکدانا کە من لەگەڵ بەڕێزت قسەم کردبەوەی کە میوانداریتان بکەین لە بەرنامەکەمان باسی بابەتێکت کرد کە بەڕاستی نایشارمەوە من یەکەم جار بوو بیستم بە بیستنیشی شۆک بووم وتت کۆزمەتیکی مناڵان ڕاستە من هەتاوەکو ئەمڕۆکە کە ئەمەم لە جەنابەت بیستۆ نەمزانیوە ئەوە هەیە کە ئەسڵم بۆ مناڵان کۆزمەتیک هەیە باسێکی ئەمەمان بۆ بکە ئەمە چۆنە لە بازاڕی هەرێم هەیە ئەسڵەن و چەند خواستی لەسرە و باسی سود و زیانەکانیشیمان بۆ بکە. بەنسبەتی سوودەکانی ئەوە هەر سوودی نییە بەنسبەتی بچینە سەر زیانەکانی ئەوە باشتر وایە باسی زیانەکانی بکەین. طبعی کە من ئەڵێم مناڵ مەبەستم مناڵ ئەو مناڵە نییە کە تازە لەدایک بۆیە مناڵێکی 6 مانگ بێ مناڵێکی ساڵ بێ یا 2 ساڵ بێ ئەو مناڵانەیە لە عمری 3 ساڵ و 4 ساڵ زیاتریش ئەو مناڵانان کە کچن یعنی 3 ساڵ و 4 ساڵەگرێتەوە ئەم بابەتە. من ئێستا کەوتت مەبەستمان مناڵی تازە لەدایک بوونیە ویستم بڵم خوار 18 ساڵ بەڵام وا دیارە شتەکە قەیرانەکە زۆر لەوە گەورەترە. بەڵێ ئێستا خانمان کێشەیشانەیە حەزەکەن چۆن بۆ خۆیان بەکارێنن خاستن بۆ مناڵانی کە کچە حەزەکەن احتیمامێکی پێبن چۆن تەماشاکەی ئەگەر ڕێ بە دوای چییە شامپۆیەکە کەم کێفی تیاابێ ئەسڵان شامپۆ نابێ بۆ مناڵ کێفی تیاابێ نابێ بۆنیشی تیاابێ نابێ ڕەنگیشی تیاابێ هەر سێکی مەمنوعە لە ئەوروپا طبیعی هەر شەریکاتێک ئەمانە کە دروستی شەگرێ کە دروستەکرێ ئەسڵەن ئەو وڵاتە ئەوروپیانە نین ئەوروپای شەرقیە ئەوروپای شەرقی مەبەستم کوێ لە بولغاریا دروستیەکات یاخود لە ئێستا پۆلۆنیا وای لێ هاتووە خەریکە چۆنەڵی نیسبەتی موادەکانی هەموویە بێ بە کۆپی بچووکە لاسایی ئەوروپا ئاکاتەوە ئەو شتانەی کە پێشتر مارکە بوون لە ئەوروپا خواستیان لەسەر بۆ ئەم لێ دروست دەکرێتەوە بێ ئەوەی چاودێری لەسەر بێ چمە سەر ئەو نقطە ڕێیسێکە بۆ بەڕێز باسیکەم بە نیسبەتی کەمالیاتی مناڵەوە کاڵی کەمالیات تەماشاکەی مناڵێکی 3 ساڵ 4 ساڵ پێستی خۆی ناسکە پێستێکی جوانی هەیە هیچ پێویست ناکات تۆ بێنی یا بۆ قژی مکەیفی بۆ بەری یاخود سیلیکۆنی لێبات بۆی تۆزێ قژەکەی خاو بێتەوە هیچ طبیعیە مناڵەگەر قژی لول بێ قژی خاو بێ هەرچۆنی بێ هەر قژی کێشەیەکی نییە. باشە کاکدانا با من ئالێرەیە پرسیارێکی ترم لا دروست بوو ئەم کۆزمەتیکی مناڵانە جگە لە شامپۆ شتی تریشەیە لە بازاڕە بۆ نمونە هەمانە بڵێ ئەمە سوراوی مناڵانە یا ئەمە پێڵێ سوراوی مناڵانە بە سێتەیە تێ بە ئەلوان وەکوڕ بۆیایی ڕسم زایدە نەڵێ ئەمە حەمامزەیتی مناڵە ئەسڵە مناڵ حەمامزەیتی بۆ چییە ئەمە یەک یاخود دەڵێ مکیف مناڵ کێفی ناوێت ئەو شامپۆیانی کە لە ئەڵمانیا هەیە چەند مارکێکی محەددن زۆری ژنی چەند شەریکەیەکرد کە ڕوخسەتی تیجاری عالەمیان هەیە ئەمانە ڕوخسەتی تیجاری عالەمی یعنی شادی سەحەیان هەیە ئەنتەرناشناڵ ئەمانە لەژێر چاودێری سەحەیە وەزارەتی سەحەیە لەوێ قەدەغە کراوە هیچ بۆنێکی تیانی ئێستا سێرەکەی بگەڕێنەوە بۆ ساڵەکانی ڕژێم ئەو کاتا کەش تاوردە کراوە چەند مارکەیەکی محەدد کراوە 3 مارکە یا 4 مارکە نیڤایە وەکو نیڤایە و شەریکێکی ئیتالی بوو کە بیرم بێ ئەمانە 2-3 دانە بوون ئەوش زۆر جارە توانی لە سەیدەلیە دەست دەکەوت لە سەیدەلیە دەست دەکەوت ئەو شامپۆیشی مناڵم هەیە بنووسرا بوو بەیبی زەردێک بوو بە جستا بزەبت ناوەکەم لە بیر نەماوە چەند مارکەیەکی محەددە ئێستا تەماشاکەی بە هەزارەها هەیە زائیدەن باسی سوراو کرد ئەوە سوراوکەش موچات ینی موچات وەکو ڕەنگاو ڕەنگ بۆ لە پێستی مناڵا درێ خۆم شەریکاتەکانی هێنن بێ لەوەش بۆ شۆدانە نیشتون ئەو
بەشانەی تریش کەوەکو حەمام زەیت و مکێف ومانە چۆن لە قژی مناڵێکە درێکە تەمەنی 5 ساڵ بێ مەهمەکان 6 بێ مەهمەکان 10 بێ. کاکدانا با من ئەمە یەک جاری ترجەختی لێ بکەمەوە لە بەرەوەی زۆر گرنگە هەموو ئەم شتانە کە جەنابەت باست کرد لە بازاڕەکانی هەرێم هەیە باشە با بچمە لای پرسیارێکی تر. ئێوە وەکو ینی کۆمپانیای کە کاری هاوردەی بەرهەمەکانی جوانکاریشەکەن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرهەمی فیک زۆر زۆرە ناتوانین ئەوە بشارینەوە وای لێ هاتووە نازانی پەنا بۆ کام دوکانە ببێ لێکیش ناکرێنەوە ئەوەندە بەڕواڵەت هەمویان لێکە چن و جوان و ئەمانە بۆ ئێوە بەڵێ کۆپیەکی جوان کراوە بۆ ئێوە کە کاری هاوردەی ئەو بەرهەمانە ئەکەن هیچ فیلتەرێکتان لەسرە کواڵیتی کۆنتترۆل ئەکرێ ئەسڵەن چاودێریتان لەسرە لە کوێوە ئەیهێنن چۆن ئەیهێنن چی ئەهێنە بازاڕی هەرێمەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەیە. سەکەت زۆر جوانە بەجێە طبيعي ئەو هاوردانە کەوێتە سەر حسابی شەریکاتەکان. ئێمە تەعاملمان لەگەڵ شەریکاتی ئەوروپیا لە دەرەوەیە ئەڵمانیا و ئیتالیا و فەڕەنسا. شەریکاتی کە هەیە ڕاستەوخۆ تەعاملی لەگەڵ سینایە هەیە ڕاستەوخۆ تەعاملی لەگەڵ هەندستانایە. ئەو شەریکاتانی تریش هەیە بەشێکمان هەیە لە تورکیاوە هاورداکەن کە ئەمانە کێشەیەکی زۆر گەورەیە. چۆن لە بوڵغاریا هیچ سانسۆرێ لەسەر هیچ شتێک نییە هەت شێک دەوێت دروستی کەرەوە غێری کەمالیاتیش یا پۆڵۆنیا ئەمانە ئەوانی تابعی ئەو بەشە بێت ئەوراقیشی بۆ کرێت نەخێر لەبەروی لە وڵاتەکەی ئێمە ئێشتا ئێمە نەگەشتوینێتەوە قۆناغا ڕاستەخۆ داوای ئیجازەی ئەنتەرناشناڵی ئەو شەریکەیە بکەین کە بێڵێن ڕوخسەتی تیجاری عالەمیە ئەمە لە عەرەبیەکەیە پێڵێ داوای کە بڵێ ئەم شەریکەیە شەریکەیەکی معتەریفە هەموو شتەکانی لەژێر کوالیەتی سەحەیە دروستەکرێ و هەموو عالەمیش بەکارێنێ ترسی نییە. ئێستا کە تەماشاکەی تۆ بەڕێز دەچیتە دوکانێکەوە نازانی دەستبەری بۆ چ شتێک جاران ئەگەر 12 شەریکە هەبوو لە کوردستانە و لە بەغاشە بە هەموو عێراقەوە هەرەوە نەبوو زیاتر نەبوو. ئێستا لەسەر و 200 هەموو ڕۆژێ شەریکی تازە پێیابێ ئەم شەریکانە نەخێر وەکو جوابی بەڕێزە بەمەم شەریکانە نەخێری هیچ سانسۆرێ نییە لە حدود داوای ئەوراقی لێ بکە بڵێ کاکە تۆ ئەم وادت کڕیوە لە چه وڵاتێک کڕیوتە ئەوراقی دۆکۆمنتی ئەکسپۆرت ئەوراقی ئینڤۆیس ئەمانە لەبرەوە بەڕاستی ئەمەیە کێشەیەکی گەورەی ناوەتەوە لە بازاڕە بەڵام داوا لە خانمانەکەم بەڕاستی هەر کەسێک و هەڵەسێ کرێمێکە گرێتەوە کرێمگرتنەوە خۆی لە مختەبەریشە لەژێر ڕێنمایی دکتۆر نەبێ ناکرێ بێن لە دەموچیانە مەز کێشێکی گەورەیە واتە ئەڵێن خانمان نەچن بەلای ئەو شتانەیە کە تێکەڵەکرێ و دەست کرد دروست دەکرێ ئەڵەمە خۆم دروستم کردە بە فڵانە شت باشە بەتەشید بەتەشید سپاس کاکدانا بەمتا دووسێ بابەتی زۆر گرنگە دووروژان سپاسکە لەگەڵمان ئامادە بوودانا مستەفا خاوەنی کۆمپانیای جوانکاری هەروەها بازرگانی بەرهەمەکانی جوانکاری لەگەڵمان ئامادە بوو. بەم بابەتە ئێمەش کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆمان هێنین زۆر سپاسکە بینەرمان بوو.